تاقیکردنەوەکان لە سەعات 2 پاژنیۆڕۆ لە سلێمانی دەستی پێکرد. تاقیکردنەوەکانی بەرایەکانە بۆ پۆلی 12 زانستی و وێژەیی و پیشەیی کە 46 خۆڵ لە خۆی ئەگرێ و 2863 خوێندکار هاوبەشی لە تاقیکردنەوەکانەکە و هەموو هۆڵەکان دابین کراوە و هیچ کێشەیەکمان نییە. ئێمە لێرە زۆر سپاسی مامۆستایان و بەڕێوەبەری هۆڵەکانەکەین کە بە هاتوون بە دەمکارەکانیانەوە و کارەکانیان بە ڕێکوپێکی جێبەجێ کردووە و هەموو کەلوپەلی تاقیکردنەوەکانمان بۆ ئامادە کردوون و هیوادارین تاقیکردنەوەکان سەرکەوتوو بن و خوێندکارەکانمان سەرکەوتوو بن و ئەنجامی باش بەدەست بێنن. هەردەم ئێمە سلێمانی شاری پێشەنگ و شاری ڕۆشنبیری بوون و لە تاقیکردنەوەکانە هەردەم کەمترین کێشەمان هەبووە. هیوادارم ئەم تاقیکردنەوەی ئەمساڵیشمان بە ئارامی بەڕێ بکەین لەگەڵ ئەم قەیرانە دارایی و کێشە و سراعەتی سیاسیە. ئیشەڵڵا هێمن بێتەوە و ئارام بێ و خوێندکارەکانمان لە هۆڵەکانی تاقیکردنەوەکان بە ئارامی بتوانن تاقیکردنەوەکانیان ئەنجام بدەن و ئاستێکی بەرز بەدەست بێنن. ئەمڕۆ پێنجشەممە 18 تاقیکردنەوەکانی بەرایی بۆ خوێندکارانی پۆلی 12 بە شێوەی دەرەکی دەستی پێکرد لە سەرجەم خوێندگاکانی کوردستانە لە هەر سێ بەشەکەی 12 وێژەی پیشەیی لەگەڵ زانستی و لە ژمارەی قوتابیان خوێندکاران 844 خوێندکار کە بەشداری ئەم تاقیکردنە کردووە بەشدار بوون بەسەر 32 هۆڵی تاقیکردنەوە. لەم تاقیکردنەوەی کە جێی سەرنجە وەکو پار هەموو ئامادە باشەکان کراوە، کۆبوونەوە لەگەڵ بەڕێبەری خوێندگاکان کراوە یاخۆ هۆڵەکانە کراوە بۆ ئامادە باشی و ئەو کارەسانەی کە پێویستە لە هۆڵەکانە بکرێت و پێشتریش بە ڕێنمایی لە وەزارەتی پەرۆدە و لە ڕێن ئێمە وەکو بەڕێبەرێتی پەرۆدە ئاراسی سەرجەم خوێندگاکانمان کردووە و ئەم خوێندنگایانە کە ئێستا تاقیکردنەوەکانی تیا بەرجەستا کرێت بۆ خوێندکاران پێویستە ئەوە بزانن کە وەرەقەی سۆمایی بۆ یەکەم جارە بەکار ئەهێنرێت و هەروەها کە ئەو تاقیکردنەوەانە بە هەڵبژاردنە لە 100% ئەو دوو جیاوازیە هەیە کە ئیمساڵ ئەیبینین لە تاقیکردنەوەکانە و ئیمساڵ ئێمە وەکو بەڕێوەبەرێتی پەرۆدە ئەرچی سەرشانمان ئەوە بۆ کە ئامادەباشی بکەین بۆ سەرجەم ئەو خوێندکارانەی کە بەر شاری سلێمانی کەوتون واتە لە پەرۆدەکانی تریشەوە لە قەزاکانی کەشەوە هاتوون و پێشتریش وەکو بەسپاسەوە وەکو بەڕێبەرێتی تەلەڤیزیۆنی پەروەردەیی کە توانیویانە شەوانە کاتی سەعات یا 2 سەعات تەرخان کەن بۆ ئەو وانانەی کە ئێمڕۆ لەو قوتاب خوێندکارانی کە ئێمڕۆ تاقیکردنەوەی تیا ئەدەن ئەوانە سوودیان لێبینیوە. ئێمەش مێدەوارین کە خوێندکارانی بەڕێز پابند بە ڕێنمایەکانی وەزارەتی پەرۆدە و هۆڵەکانی تاقیکردنەوە و ئارامی ڕابگرن بە ئومێدی سەرکەوتنیان و ئەو خوێندکارەشی کە لە 3 وانە زیاتر بکەوێت لەم تاقیکردنەوەی بەراییە بەشداری نامێنێت لە تاقیکردنەوەی بە کلۆری بۆ پۆلی 12 ئەم ساڵە. هیوادارین سەرکەوتوو بن. بەخێر بێن سەرچاو تەلەڤیزیۆنی پەروەردەیی. ئەمڕۆ یەکەم ڕۆژی ئیمتیحانی بەراییەکانە 18 مانگ. شکر بەخوا ئەم شتێک ئاسایی ئەڕوا خوێندکارەکان زۆر بەهادی لەسەر خۆی وەڵامی پرسیارەکانیانەوە هەروەک چۆن لە تاقیکردنەوەکانی پێشووتر ساڵێنە پێشووتر ئەو ڕێنمایانی وەرمانگرت بوو هەر بە هەمان شێوە و ئێستا زۆر بەڕێک و پێکی ئێمە ئەو ڕێنمایانە جێبەجێ ئەەکەین و هیچ کێشەیەکمان نییە و بە خێراتت سەرچاومان.